سێی کانونی یەکەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیانی تایبەت دیاریکراوە. لەم ڕۆژەدا خاوەن پێداویستیانی تایبەت دەڵێن یادکردنەوەی ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیانی تایبەت بۆتە ڕۆتینی و بەرپرسان ئەو بەڵێنانەی پێیان داوین جێبەجێیان نەکردووە. نازانم برم پیرۆزبایی دەکەم ئەندامان بکەم یاخود نابەوەی ئەو بارودۆخەوەیە، چونکە بڵێنەری تێگڕای کۆمەڵگا لە بارێکی ناهەمواردا دەژێتن و ژیان و گوزەرانی خەڵک بە شکلێکی عام بەنا هەموار و بەنا ڕێژی دەڕواتن، بۆیە لە نێویشیاندا توێژی کەم ئەندامان بە دوو قات بەرامبەر بە زیادەوە ژیان و گوزەرانی ناهەموار دەژێت. بەڵێنەکانی ساڵانی ڕابردوو ئەو گفتانەی کە بۆ کەم ئەندامان جێبەجێیان بکرد بە ئێستا کە دەتوانم برم بەشێکی زۆر لە کێشە و گرفتەکانی کەم ئەندامان بە کۆتا هاتبوو. ئیوا هەیە کریپی نادری و پارەکەی کەمەوە 150,000 زۆر کەمە و پێویستە حکوومەت بۆمان زیادکە هەرچ نەبی بتە 250 یان هاوتای بەغدا بکرێت. ئەوانی لەسەر عارەبانینە بەخوای زەحمەتە ئەگەی لە ئیشی تەکسی و شتانە بکەن، ئەگەریش بەخوای زەحمەتە ئەوانە سە عارەبانەی بن ئیشی حکوومەت و ئەوانە بکەن، ئەگەری ئەوانەی زیرەک بن ینی شەهادەیان نەبی دەتوانن. هونەرسەردار یەکێکە لە خاوەن پێداویستیانی تایبەت. ئەو دەڵێت خاوەنی پێداویستیانی تایبەت لە ژیانێکی ناڕەحەتدانا، ئەوان چاویان لە دەستی خێرخوازانە تاکو هاوکاری مادی بکرێن، چونکە ئەو موچە 150,000 دیناریەی بەشی بژێوی ژیانیان ناکات. بەشێکی تریشان دەڵێن لەو ڕۆژەدا پرسەی خۆمان ئاراستەی خاوەن پێداویستیانی تایبەت دەکەین. خاوەن پێداویستی پشت بە کەسانی خێرخواز دەبەستن، بەڕاستی یعنی دەستیان خۆش بی کەسانی خێرخواز کە هاوکاری چینی کەمەندام دەکەن. لێر ڕەداوە دەکەم کەسانی خێرخواز بەهانەی کەمەندامانەوە بچن، بەڕاستی لە بار و گوزەرانێکی زۆر خراپ دەژی. ئەمڕۆ ڕۆژی جیهانی کەم ئەندامانە پرسەی خۆم ئاراستە گشت کەم ئەندامان دەکەم لە هەولێر، لەبەرەوەی ئەمڕۆ ئەم ڕۆژە دیار نییە، بەس هاتوونە چاوپێکەوتمانەگە کرایە هیچێکمان لە بۆ نەکرێ، یعنی ئەوە نە ئاهەنگێک نەکار و چالاچێ کرایە، نە دیار و خەڵات کرایە، نە ڕێزلێنان هیچ شتێک نەکرایە، وەکو پرسەک هاتوونە چەند بەرپرس هاتوون و بەخێر بێن و بەخێر بێن. ئێمە چ بەخێراتن کرد ئەمڕۆ پێویستیمان معاناتمان زۆرە کەم ئەندام، نە چێشەی کەم ئەموچەی حال کرایە، نەخول هەیە، نە کار و چالاشی لە بۆ کەم ئەندام کرد هیچ نەکرایە. لەو ڕۆژەدا ڕێکخراوەکانی خاوەن پێداویستیانی تایبەت پێشوازیان لا میوانان و بەرپرسانی حکومی کرد، بەڵام هیچ کەسێک بەڵێنی دڵخۆشکەری بەو توێژە نەدا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.